وتەی بەشێک لە بەڕێوەبەرەکان بایکۆت شکاو و مامۆسانی ناڕازیش کە هێشتا لەسەر شەقا من دەڵێن بایکۆت بەردەوامە. بەپێی لێدوانەکانی بەرپرسانی پەروەردە لە شاری سلێمانی لە سەدا 80 قوتابخانەکان بایکۆتیان شکاندووە. ئێمەش وەک تیمی کەناڵی پەیام دەمانەوێت بزانین دەستپێکردنەوەی دەوام لەو قوتابخانانەدا چۆنە و مامۆستاکانیان هەفتانە چەند ڕۆژ دەوام دەکەن و ڕۆژانەش چەند وانە بە قوتابیەکانیان دەڵێنەوە. لە گەڕانەکانمان بەردەوام دەبین و چووینە قوتابخانەی هەوارە بەرزەی بنەڕەتی بینیمان مامۆستاکان دەوامیان دەست پێ کردووەتەوە. ڕۆژی خوێندن لە قوتابخانەکەی ئێمە زۆر ئاساییە، زۆر بە ڕێکوپێکیاوە. لە سەرەتای مانگی 12 کانونی یەکەمەوە خوێندن لە قوتابخانەکەمانە دەستی پێ کردوەوە. لەگەڵەوە نیم و ئەوەش بەڕاستی خوێندنی پێ ناوەتێت تۆ لە هەفتەیەکە 3 ڕۆژ دەوام بکەی یاوەکو 2 ڕۆژ بکەی بە پشوویاوە چکە بەڕاستی من یعنی نازانم نایی بنێم چی. ڕۆژانە ئێمە 2 دەواممان هەیە، دەوام یەکەم 5 دەرس، دەوامی دومیش هەر 5 دەرسی خۆی خوێنێت. پشۆکە هەر وەکو احتیاجی سلێمانی هەموو سلێمانی ڕۆژی شەمایان کردەوە بە پشوو، هەر ئەوەمان هەیە و هیچی تر. ئەوەی بۆتە جێگای مشتومڕی لایەنە پەیوەندیدارەکان و مامۆستایان چارەنووسی خوێندنی قوتابیانە. حکوومەت داوا دەکات بە هەر جۆرێک بێت مامۆستایان بایکۆت بشکێنن، لە بەرامبەریشدا مامۆستایان فشار دەکەن تا لە ڕێگەی باشکردنی گوزەرانیانەوە پرۆسەی خوێندن دەست پێ بکەنەوە. ئەگەرچی بەشێک لە قوتابخانەکان کەم و کورتیەکانیان کەمتر بەرچاو دەکەون، بەڵام زۆرن ئەو قوتابخانانەی سوتەمەنی و پێداویستیەکانی خوێندنیان تێدا نییە و قوتابیەکانیشیان کتێبیان وەرنەگرتووە. هەمان معاناتی مامۆستاکانی ترم هەیە، بەڵام بێتە سەر ئەوەی کە من هاتووم دەست پێش خەریم کردووە شانازی پێوە کەم معاناتیەوەمەوەی کەم مناڵەکانم دەست پێشخەر بووم لەوەی کە مناڵەکان پێشەنگ بووم لەوەیە کە ئەوان زیاتر دەرسەکە بەرەو پێش بەرم بۆی زیاتر دوانەکەون لە پرۆسەی خوێندن. ڕۆژی چەند دەرس دەخوێنن؟ ڕۆژی 5 دەرس. هەموو دەرسەکانە؟ بەڵێ. وەڵا ئێمەش هەر ڕۆژی 5 دەرس دەخوێنن. کەی عوتڵەتان هەیە؟ جومعان و شەمان. جومعان و شەمان؟ بەڵێ. باشە. دەرسەکانی تر هونەر و وەرزشوانە خوێنن؟ بەڵێ. لە پاش فەوتانی وەرزی یەکەمی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانیدا وەڵامی بەشێکی دیکەی پرسیارەکانمان لای ئەو مامۆستایانەیە کە نایانەوێت بۆ کامێرەکانمان قسە بکەن و دەڵێن هەفتانە 4 ڕۆژ دەوام دەکەن و ڕۆژانە زیاتر لە 3 وانە ناڵێنەوە. هەروەها دەژڵێن بەهۆی جێبەجێنەکردنی داواکاریەکانیان و کەمی موچە و خراپی گوزەرانیانەوە ناتوانن لەوە زیاتر دەوام بکەن. دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنیش بەم شێوەیە بە شکستێکی گەورەی پەروەردە و فێرکردن دەزانن. لە ساڵی 2017دا ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. مامۆستایەکی ئاینی لە هەولێر لە وتاردان دوور دەخرێتەوە بە وتەی ئەو مامۆستای ئەوقاف لێی قەدەغە کردووە تەنانەت نوێژیش لە مزگەوتەکەی بکات. دکتۆر محەممەد نیاز پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی شەید محەممەد عەزیز لە هەولێر بۆ پەیام ڕوونی کردەوە دوای ئەوەی ئەوقافی هەرێم لیژنەیەکی لێکۆڵینەوەیان لەسەر پێکێنە گوایەتە شیری کرد و مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەیی هەبووە، بەڵام هیچ شتێکی لەسەر ساخ نەبووەتەوە. کەتی ڕۆژی 12 بە نووسراوێکی ڕەسمی ئەوقافی هەولێر ئاگادار کراوەتەوە یان ئاگاداری کردوەوە کە دەبێت لەو مزگەوتە بڕوات و ناشبێت